بنێرانی بەڕێز لە هەرجەیەکن سڵاویمەتان لەبێت ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بێت ئومێ دەکەم گژلایەکتان لە ساق من تەندروستێکی باشتان هەبێت بە یارمەتی هاوکارانم بەرنامەیەکی نوێی چاویگەلی کوردستانتان پێشکەش دەکەین. لە دوای ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان بەیاننامەیەکی بڵاو کردەوە کە خۆی لە چەند خاڵێکدا دەبینێ و دواتر تیمی وزارەیە یەکێتی نیشتیمانی کوردستان وەڵامی هەبوو بۆ بەیاننامەکە کە ڕەنگە هەردوو بەیاننامەکە دوو بۆچوون دوو تێڕوانینی جیاوازە خۆ دەگرێت سەبارەت بە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا. لە بەیاننامەکە یاخود لە وەڵامەکەی تیمی وەزارەیە یەکێتی دا خاڵێک یاخود باس لەوە دەکات یەکێک لەو خاڵانەی کە ئاماژە پێداوە دەڵێ کە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە خراپترین کابینە دادەنێت لە مێژووی حکومڕانی هەرێمی کوردستاندا کە هێندە نادادپەروەری و جیاوازی هەبووە لە نێوان پارێزگاکاندا لە نێوان شارەکاندا بە نمونەیەکی بەسیط لە ڕووی پرۆژە و لە ڕووی خزمەتگوزارەکان و جیاوازیەکی زۆر هەبووە لەسەر ئاستی پارێزگاکان و لەسەر ئاستی شارەکان لە هەرێمی کوردستاندا. جیاوازیەکە بەڕادەیەک بووە نەک تەنها کادرانی یەکێتی و لایەنگرانی یەکێتی بەڵکو هاوڵاتیەکی ئاسایی دوور لە بابەتی سیاسی دوور لە ئینتیمای سیاسی هەستی بەو جیاوازیە کردووە. جامە زۆر لەسەر بابەتەکە ناڕۆم لەگەڵ میوانەکەماندا گفتوگۆی زیاتر لەسەر بەیاننامەکان و دواتریش لەسەر کارەکانی کابینەی نوێی حکوومەت یاریمی کوردستان گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز لوقمان وەردی کە بەڕێزیان جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتین لە پەرلەمانی کوردستان و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لە پەرلەمانی کوردستان و لەگەڵ ئێمەدا ئامادەیە کاک لوقمان بەیانیت باش و سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکەدا. کاک لوقمان سەرەتا دەمێ بۆ پرسیارە دەست پێ بکەم. لە دوای دەرکردنی بەیاننامەیەک لە چەند ڕۆژی ڕابردوودا دواتر وەڵامدانەوەی پاشان جارێکی تر وەڵامدانەوەی کوتلەی پارتی ئەمە بۆ خۆی ڕەنگە جۆرێک لە جۆرەکان سەر لە شێواوی لە لای هاوڵاتیان دروست کردبێت کە نەزانێت ئایا چی ڕاستە باوەڕ بە کێ بکە و باوەڕ بە کێ نەکە. جا کەواتە با ئێستا باز لە ڕاستیەکان بکەین ئایا ڕاستیەکان چین و ڕاستیەکان لەکوێن؟ بەیانیتان باش سڵاو بۆ بینەرانی عەزیز. بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا گرژی و ئاڵۆزی و پەیوەندیەکانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی پێی نایە قۆناغێکی تازەوە و هۆکاری ئەمەش ڕوونە کە بە وێڕای ئەو نائەدالەتی و نادادپەروەریەی کە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پیادە ئەکرێ داهێنانێکی نوێ ڕوویدا. ئەویش ئەوە بوو کە سەرۆکی حکوومەت لە ڕێگای میدیاوە پەیامێک بۆ هاوبەشێکی گرنگ و هاوبەشێکی کاریگەر لە حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەنێرێ ئەویش کە یەکێتی نیشتیمانی کوردستانە کە لە ڕاستیدا لە کابینەکانی پێشووتر ئەم دیاردەیە و ئەم حاڵەتە بوونی نەبووە بۆیە ئەمە شتێکی تازە بوو. ئێمە لە 4 سەی 2019 ڕێکەوتنامەیەکمان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان واژۆ کرد بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕێکەوتنامەکە لە 18 خاڵ خۆی ئەبینیەوە. لەسەر بنەمای ئەم 18 خاڵا ڕێکەوتین کە بێکەوە کابینێکی بەهێز، کابینێکی سەرتاسەری، کابینێکی خزمەتگوزار، دادپەروەرانە مامەڵە بکە و هەوڵدا ئاساوارەکانی یادگارە ناخۆشەکانی زەمان ساڵانی ڕابردوو بە دیاریکراوی پاشماوەکانی شەڕی ناوخۆ ئەم کابینەیەش هەنگاوێک بچێتە پێش بە ئاراستەی لابردنی. وەلێتان ناشارینەوە بیدایەتەکەی ئێمە جۆرێک ئەتوانم بڵێم ئومێدمان بەوە هەبوو بە حکمی ئەوەی سەرۆکی کابینەکە مەسرۆر بارزانیە کە کوڕی سەرۆکی پارتیە پێمانەوە بوو جۆرێک دەسەڵاتەکانی ڕەنگە بڕیار و دەسەڵاتەکانی زیاتر بن و ڕەنگە هەوڵدا بۆ سەرکەوتنەکانی خۆشی کۆمەڵێک هەنگاو بەهاوێ. بەڵام ڕێک ئەمە پێچەوانە دەرچوو و پابند نەبوو بە جێبەجێکردنی ناوەڕۆکی ڕێکەوتنەکە. لە 18 خاڵی ڕێکەوتنەکە 16 هەر جێبەجێ نەکردووشیان پەیوەندیدارە بە ناوچە کێشە لەسەرەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم. بۆیە دەمێکە بەڕێز کاک قوبات تاڵبانی سەرۆکی تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم نیگەرانیانەی چ لە کۆبوونەوە دوو قۆڵیەکانی چ لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران چ لە ڕێگەی دۆستەکانی ئەم پەیامانە و ئەم نیگەرانیانە گەیشتووە بە پارتی و من لە نزیکەوە ئاگادارم کە خۆشی زۆر جهدی کرد هەموو پەیوەندی شەخسیەکانی پەیوەندی سیاسیەکانی خۆی بەکارهێنا بۆ ئەوەی کە
زۆرێک پێداچوونەوە بەم سیاسەتە هەڵەیەدا بکرێت کە ئەمە سیاسەتێکی ڕاست و دروست نییە لە شێوازی حکوومەت بەڕێوەبردننی حکوومەتێکی ئیتیلافی و حکوومەتێک کە حکوومەتێکی بنکەفراوانە و پێک بێ لە شەراکەتی چەند هێزێکی سیاسی لە کوردستان بە دیاریکراوی لە نێوان یەکێتی و پارتیدا بەڵام بەداخەوە ئەمانە دادیان نەدا سەرنجام لە جیاتی ئەوەی کە ئەمانە بە خۆیان دابچنەوە و جۆرێک ئەو ناهاوسەنجە و ناعەدالەتی کە لە حکومڕانی پەیڕەویەکەن بینیمان کە بە بەیاننامەیەکی با بڵێن تۆند و بەیاننامەیە کە خزمەت بە یەکچێتی و یەکڕیزی خەڵکی کوردستان و ئەم هاوپەیمانیەتیە ناکە کە لە حکوومەت ئێمە لەسەر ئەم ڕێکەوتنە بناغەیەکمان دانایە کە بێکەوە شەراکەتێکی ڕاستەقینەی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەڕێوە بین بەیاننامەیەک بوو کە کۆمەڵێک تۆمەتی بەخش ئاراستەی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد کە هیچ بنەمایەکی نەبوون بەڵکو هەوڵیدا لە ڕێگای ئەم پەیامەوە پاساو بۆ هەموو ئەو کارە ناڕەوا و کارە نادات پەروەریانە بێنێتەوە کە لە ڕابردوودا لەم کابینێکرا. بەڵێ باش کاک لوقمان لە قسەکان تاماشەت بەوەدا کە وتر لە ماوەی ڕابردوودا بڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان کاکوبات نیگەرانیەکانی خۆی گەیاندۆتە پارتی. باشە کەواتە نیگەرانیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرامبەر بە پارتی و بە حکمی پارتی یاخود ئەوە تا بەرامبەر بە سیستەمی حکمڕانی و بڵێ دەسەڵات و کارکردن و بەڕێوەبردنە. بەڵێ نیگەرانیەکان ڕێک لە سیاسەتی کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان و بە دیاریکراوە لە سەرۆکی کابینەکەی حکوومەتی کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان بووە. چونکە ئێمە وەکو ئاماژەم پێکرد ئێمە لە ڕێکەوتنامەی پێکێنانی کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە ڕێکەوتین حکوومەتێکی شەراکەتی نیشتیمانی و لەسەر بنەمای سازان و تەوافق بەیەکەوە هەوڵ بدەین کە خزمەت بە خەڵکی کوردستان بکەین. حکوومەتێکی بەهێز بێ، حکوومەتێکی سەرتاسەری بێ، هەوڵ بدەین ئاساوارەکانی یادگارە ناخۆشەکانی ڕابردوو بسڕینەوە، هەوڵ بدەین دیادەی دوو ئیدارەیی کە پێشووتر بە جۆرێک لە جۆرەکان بە شەرمەوە باسیەکرا کە من ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان قسە بۆیەوەکەم لە ڕاستیدا شەرمەکەم باسی دوو ئیدارەیی بکەم کە لە حاڵەتێکدا ئێمە تەمەنی ئەم حکوومەتە 30 ساڵە و هەزاران تێکۆشەری ئەم گەلە لە پێناوی جێژیکردنی پایەکانی حکومڕانی ئەم حکوومەتە گیانیان بەخت کردووە. زۆر شەرمە ئێستا ئێمە بین بگەڕێنەوە چەند قۆناغێک چەندین ساڵ دوای ئەمە باس لە دوو ئیدارەی بکەینەوە بە دیاریکراوی بۆ ئێمە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان قورسە، چونکە ئێمە قوربانی زۆرماندا لە پێناوی ئەوەی کە ئاساوارەکانی دوو ئیدارەی بسڕێتەوە بتوانین حکوومەتێک بێ لە زاخەوە تا کفری و کەلار بێ جیاوازی خزمەتگوزاری پێشکەشی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە. وا ڕێکەوتین بڕیاری ئەنجومەنی وەزیران بێ، نەک بڕیاری تاکە شەخص بێ. وا ڕێکەوتین کە دەسەڵاتەکان شۆڕ بکرێنەوە و لا مەرکەزی ئیداری تەواو پەیڕەو بکرێ بۆی کار ئاسانی بۆ هاوڵاتیان بکرێ. هاوڵاتیەک لە کفری و لە کەلارەوە بۆ واژۆیەک نێت سەردانی ئەنجومەنی وەزیران بکە. وا ڕێکەوتین لەسەر بنەمای کاولبوون و وێرانبوونی شارەکان و زەروریەتی پرۆژەکان خزمەت بکەین، نەک با بڵێن گەماروی ئابووری بخێ سەر ناوچەیەک لەسەر ناوچەیەکتر. وا ڕێکەوت بووین کە سندوقە داهاتی و نەوتیەکان هەموو داهاتی نەوت و گازی لە یەک سندوق کۆ بکرێتەوە بە پێی قانون ئەو قانونەی کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە بە یەکسانی دابەش بکرێت بەسەر شار و شارۆچکەکان و موچە لە کاتی خۆی دابدرێ. وا ڕێکەوت بووین کە فرسەتی کارکردن بۆ بێکاران بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگەکان بڕەخسێن. وا ڕێکەوتوین لە بواری ئەمنیدا، ینی چەند هەنگاوی بچینە پێش بە ئاراستەی یەکگرتنەوەی دروستکردنی هێزێکی نیشتیمانی لە هەرێمی کوردستان. وا ڕێکەوتوین بابەتی ئازادی ڕادەربڕین، چالاکوانانی مەدەنی، ئازادی ڕۆژنامەگەری لەم کابینێ زیاتر فراهەم بکرێ بۆ خەڵک. بەڵام ئەگەر بە خێرایی سیرکەینەوە ئەبینین ئازادی ڕۆژنامەگەری، چالاکوانانی مەدەنی لەسەر بیرروڕای سیاسی ڕاپێچی زیندانەکانەکرێن بە تاکلایەنە. وا ڕێکەوتوین حکوومەتی بنکەفراوانی هەموو هێزە سیاسیەکان بێت، جیاوازی نەکا. کەچی ئێمە ئابینی بەشی زۆری هێزە سیاسیەکانی کوردستان لە ڕێگەی دام و دەستگاکانی حکوومەتەوە سزا ئەدرێن. وا ڕێکەوت بووین کە جیاوازی نەکرێت لە خزمەتگوزاری. ئێمە بینین کە ناوچەی گەرمیانی ئەنفالکرا و هەڵەبجەی شەهیدان، ڕاپەڕینی دەواازەی ڕاپەڕین و سلێمانی شاری هەڵمەت و قوربانی کە ئەمانە ناسنامەی خەبات و تێکۆشانی گەلەکەمانن، ینی بێبەش ئەکرێن لە خزمەتگوزاری. ئێمە قەول نەبوو کە هەر بڕیارێک لەم حکوومەتە دەرچێت کە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە نەک بکرێتە بڕیاری خودی سەرۆکی حکوومەت. وا ڕێکەوتبین پەیوەندی سیاسیەکانمان لەگەڵ هێزە عێراقیەکان، لەگەڵ وڵاتانی دەرو دراوسێ، لەگەڵ
هاوپەیمانی نێودەوڵەتی پەیوەندی بن لەسەر بنەمای دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نەک هەموو پەیوەندیەکان بە حیزبی بکرێن و لە پێناو حیزبێکی دیاری کراوە بەکاربێن کە ئەمانە بەڕاستی هەمویان پێچەوانی ئەو ڕێکەوتن نامە بوون کە ئێمە واژۆمان کرد وا ڕێکەوتین کە بابەتی هەمواری یاسای هەڵبژاردن دەستور کە پرسێکی گرنگە لە هەرێمی کوردستان بە سازانی هێزە سیاسیەکان بین گفتوگویەکی وردی نیشتیمانی لەسەر بکەین بۆی بگەینە ڕێکەوتنێک کە بتوانین زەمانەتی هەڵبژاردنێکی ڕاستەقینە و بەرزەستەکردنی دیموکراسی و نوێنەرایەتیکردنی هاوسەنجی جوگرافی دەستە بەر بکەین وا ڕێکەوتین مافی کەمینە نەتەوەتیەکان زیاتر دەستە بەر بکەین زیاتر ئازادیان بۆ ڕەخسەین و زیاتر هەوڵ بدەین کە بتوانن نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان بکەین ئێمە ڕێک لەسەرەوە نەبوو ڕێک نەکەوتین کە بین کەمی مافی نوێنەرانی پێکاتەکان لە ململانەی سیاسی و لە ململانەی حیزبیەکان و لۆ بەرژەوەندی هێزێکی دیاریکرا و کە پارتی دیموکراتی کوردستانە بەکاربێنین لە ڕاستیدا هەموو ئەمانە و چەندین خاڵی تریش کە ئەمانە هەموو بووە مای ئەوەی کە ئێمە بگەین بەم دۆخە کە ئەمڕۆ بەداخەوە ناکۆچەکان گەیشتە ئەوەی کەوا بتوان لە هەردوو تیم بەیاننامە لەسەر یەکتر لەسەر دەقی بەیاننامەکە کە بە جۆرێک لە دەستپێشخەری ناوی بردووە. ئایا دەستپێشخەری کاتێک کە ئەم بەیاننامەیە دەخوێنیتەوە ئامانج لێ دەکرێت چارەسەرکردنی کێشەکان بێ یاخود بە جۆرێک باسکردن و قوڵکردنەوەی کێشەکانە لە هەرێمی کوردستاندا؟ ئەزانی ئەم بەیاننامەیە تۆ ئەگەر پێشەرچەکەی بخوێنیتەوە ئەو خاڵانەی کە بە ناوی دەستپێشخەری ڕوونی کردوێتەوە لە خاڵ یەکەمەوە دیارە بە نیەتی موئامەرە و موئامەرە نووسراوە ئامانجەکە قوڵکردنەوەی کێشەکانە بابەتی ئازادی ڕادەربڕین بابەتی پاراستنی مافەکانی مرۆڤ و بابەتی تیرۆر یەکێتی نیشتیمانی کوردستان تاکە هێز بووە لە هەرێمی کوردستان کە بە توندی بەگژیدا چوویتەوە و گەورەکردنی ئەم بابەتە و با بڵێن بابەتی تیرۆرکردنی هاوکارجاف و خستنە پاڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و پەنجەی تۆمەتڕاگرتن درێژکردن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە تاکلایەنە لەلایەندام و دەستگاکانی پارتی لە پایتەختی هەرێمی کوردستان ئەمە خۆی لە خۆیدا ئامانجێکە بۆ ئەوی کە ڕێک نەکەوین ئامانجێکە بۆی کێشەکان قوڵتر بکاتەوە لە بیدایەتی ڕوودانی کردەوەی تیرۆریستیەکە یەکێتی نیشتیمانی کوردستان نوێ ڕێئیدانەی کرد سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لەناو هۆڵی پەرلەمانی کوردستان بە فەرمی داوای کرد کە لیژنەیەکی لێکۆڵینەوە پێک بێت و لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمانی کوردستانی چاودێری بکاوێنە نوێنەرانی هاوپەیمانانی شتێدابی بۆی بتوانین بگەینە دەرەنجامێک و هەر کەسێک دەستی هەبێ لەم کردەوە تیرۆریستیا یەکێتی نیشتیمانی کوردستان سوورە لەسەرەوەی کە ئەبێ ئیجراتی لەگەڵ بکرێت بەڵام ئەمە خۆی مامەڵی لەگەڵ کرا نەخێر تاکلایەنە دام و دەستگامنیەکانی هەولێر لێکۆڵینەوەیەکیان کرد و ئیتر سینناریۆیەک لێمە لە تەلەڤیزیۆن جێبیستی بووین ئەویش کەی ڕۆژێک پێش هەڵبژاردننی سەرۆک کۆماری عێراق کە پەیوەندیەکان ئەو کاتیش خۆتان نەزانن پەیوەندی ئاڵۆز بوون بۆیە ئەمە خۆی لە خۆی ئامانجەکە ئەوەیە ئامانجەکە ئەوەیە کە ڕێک نەکەوێت ئامانجەکەوێت کە برینەکان قوڵتر بکات. بەڵێ ئەمەوێت ئەوە بپرسم کە ئایا لە بەیاننامەکە کە دەڵێت بکەرانی شێدکردنی هاوکارجاف ڕادەست بکرێت ئایا کام دادگا چ دادگایەک بکەرەکانی دەستنیشان کردووە هەتاوەی کە ڕادەست بکرێت؟ ئێمەش هەمان پرسیار ئەەکەین هێزی دژە تیرۆری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم هێزە بووە کە لە بیدایەتەوە توانم بڵێم تاکە هێز بووکە لە هەرێمی کوردستاندا دروست بووە و ئەم هێزە لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستان و پاراستنی ئەمن و ئاسایش و سەلامەتی هاوڵاتیان ڕۆڵێکی هێزگار گەورەی هەبووە و تەنانەت لە پاراستن و لە پارێزگاریکردن لە هەولێر و لە دهۆک و لە سۆران و لە سلێمانی و لە کەرکووک و لە هەڵەبجا ئەم هێزە جیاوازی نەکردێت لە کوێ پێویست بوو بە هێزی دژە تیرۆر بچێ ڕۆڵی خۆی بژێڕێ وەکو هێزێکی نیشتیمانی کاریگەر ئەمە بە شاهیدی دۆستان و دژمنان بە شاهیدی هێزە عێراقیەکان و بە شاهیدی هاوپەیمانی نێودەوڵەتیش بۆیە بە ئامانجگرتنی ئەم هێزە لەلایەن کابینەینەوەی و خودی سەرۆکی حکوومەت ئەمە خۆی لە خۆیدا بەڕاستی سەرەتایەکی خەتەرناکە بۆیە ئەمە ئەبێت ڕابگیرێ و بوەستێنرێ ئێمە بە هەموو شێوەیەک ئیدانەی ئەم کردەوە تیرۆریستیەمان کردەوە پێشمان وایە ئەبێ لێکۆڵینەوەیکی ورد تحقیقێکی ورد بکرابایە کە خەڵکی بێلایەن و نوێنەری هاوپەیمانان و نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستانی چونکە من لە نزیکەوە ئاگادارم بۆی ڕێوەمە و فراکسیۆن داوامان کرد بەڵام بەڕێزێگری سەرۆکی حکوومەتیش جەنابی کاقوبات تاڵەبانی
لە چرکە ساتەکانی یەکەمی ڕوودانی کارە ساتەکە پەیوەندی کرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەی هەموو هاوکاریەکە بۆ لێکۆڵینەوە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمان شێوە. بەڵام گوێ لەم شتانە نەگرە و تاکلایەنە وەکو بڵێ ئامانجێکی دیاریکراویان لەم پرسەدا هەبێت لە کوردەواری گۆتنی وەکۆی وایە هەنگت لە دادا دۆزی بێتەوە ئیتر ڕاگەنراویان بڵاو کردەوە سینناریوەک ئێمە لە تەلەڤیزیۆنەوە جێمان لێ بوو کە ئەم تۆمەتانیان خستە پاڵچەند کەسێک لە هێزە نیشتیمانیەکانی دیژە تیرۆرکامە خۆی لە خۆیدا ئامانج و مەبەستێکی دیاریکراوی حیزبی لە پشتا ئێمە بە هەموو شێوەیەک ئەم شێوازە حکومڕانیە و بە حیزبیکردنی دام و دەستگا نیشتیمانیەکان ڕەتەکەینەوە پێمان وایە ئەمە خزمەت بە دۆزی ڕەوای گەلەکەمان ناکە خزمەت بە ئەو خەبات و تێکۆشانە ناکە کە هەوڵ درراوە بۆ ئەوی بتواندرێ هەرێمی کوردستان ئەزمونێکی حکومڕانی هەبێ بەم عقڵیەتە وڵات بەڕێوە ناچێت بەم عقڵیەتە ناتوانێت هێزە سیاسەکان ئیدارە بدەی و لە چوارچی و حکوومەتێکی یەکگرتو نیشتیمانی کۆیان بکەوە بەم عقڵیەتە ناتوانێت خزمەتێک لە ئاستی داواکاری هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێشکەکە چکە ڕوونە هاوڵاتی چی ئەوێ هاوڵاتی موچەیەوێ هاوڵاتی خزمەت گوزاریەوێ هاوڵاتی دیانەکردنەوەیەوێ هاوڵاتی هەرزانی ئەوێ هاوڵاتی خۆشگوزێرانیەوێ هاوڵاتی دەستەبەرکردنی ئاساییشەوێ هاوڵاتی نەبوونی ناکۆچی سیاسیەوێ کەچی ئێستا ئێمە ئەبینین موچە لە کاتی خۆی نادرێ لە خزمەت گوزاری جیاکاری ئەکرێ دۆخی بازار زۆر خراپە نەوت گرانە بنزین گرانە گاز گرانە غازی ماڵان گرانە کەلوپەری خواردەمەنی سعری گرانە و بازار ئیستقرارێتی بەخۆ نابینێت دۆخی دەرونی هاوڵاتیان لە هەلومەرزی ئێستادا لەبارێکی باشدانە ئەمە هەموو پێچەوانەی ئەو داخوازی هاوڵاتیانە هاوڵاتی ئەوێ جیاوازی نەکرێ لە ماف و ئەرک هاوڵاتیەک لە زاخۆ و لە دهۆچی خۆشەویست بێ یا لە کفری و کەلاری ئەنفالکرااو بێ لە هەڵەبزەی شەهیدان بێ یا لە سلێمانی و دەواازای ڕاپەڕین بێ ئەوێ بەبێت جیاوازی خزمەت گوزاری پێشێش بکرێت ئەتوانم بڵێم لە ڕووی کۆمەڵایەتیشەوە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئەتوانم بڵێم ناکۆچیەکان زیاتر قوڵ کراونەتەوە دیاردەی شارچێتی کە لە کابینەکانی ڕابردوودا بەبوونی سەرنج و تێبینیشمان بەڵام ڕاستیدا ئەم حاڵەتانە وجودی نەبوو ئەمانە هەمووی داهێنانی ئەم کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە بۆیە تیمی یەکێتی و بە دیاریکراوی سەرۆکی تیمی یەکێتی نیگەرانە لەم دۆخە ئەو لادانا لە ڕێڕەوی حکومڕانی ڕاست بکرێتەوە. بەڵێ دەکرێت ئەو گلەیانەی کە خەڵکی سلێمانی و سنووری پارێزگای سلێمانی هەیەە هەر هەمان گلەیەکان کە ناوچەکانی کۆیە زاخۆ سۆرانیش ئەوانیش هەمان گلەیان هەبێ بەڵام بە جۆرێک لە جۆرەکان لە ترس و تۆقاندن نەوێرن ئەو داواکاری ئەو گلەیانە بگەێنن. ئەزانین ڕوونە خۆ ئێمە ئەمڕۆ نیە ئێمە ئازانین کە لە بواری ئازادی ڕادەربڕین لەم سنوورە لە ڕاستیدا ینی بە شێوازێک ئازادی ڕادەربڕین پاشەکشەی کردووە کە ڕەنگە وێنەی نەبی لە وڵاتانی دەرو دراوسێژدا ڕوونە کە هاوڵاتی ئازادەنا ناتوانێت ڕای خۆی دەربڕێ هەر ئەگەر لە بواری میدیاوە سەیری بکەی ڕوونە هەم لە هەولێری پایتەخت هەم لە سۆران هەم لە سنووری پارێزگای دهۆک بەومانای نیە هاوڵاتیان لەم سنوورەدا لە ژیانێکی شاهانەدا ئاژین و هیچ مشکلە و هیچ گرفتێکی ژیانیان نییە بەعکسەوە لەم ناوچانەدا ئازادیەکان بە شێوازێک بەرتەس کراوەتەوە کە خەڵک لە دۆخێکی نیگەرانیدایە هاوڵاتیانی خۆشەویستی زاخۆ و دۆچیش نیگەرانن لەم حکوومەتە هاوڵاتیانی سۆران و باڵەکایەتی و هەولێریش نیگەرانن لەم شێوازە سیاسەتە هاوڵاتیان بۆ ئەوە قوربانیان نەدابوو خەباتیان نەکردبوو کە ئێمە بین جیاکاری بکەین هاوڵاتیەک ئەگەر هاوڵاتیەکی سنووری پارێزگای هەولێر سلێمانی کێشەی و گرفتی ئاوی خواردنەوە و ڕێگاوبانی هەبێ هاوڵاتێک من دڵنیامە ئازار بە هاوڵاتێکمانەگا لە سنووری دهۆک و لە سنووری هەولێریشەوە بەڵام سەیرەکە لەوەدایە تۆ ڕئیسی حکوومەتی و کابینەیەک بی بەڵام شاگەشکە بی بەوەی کەوە سنوورێکی جوگرافی دیاریکراوت پڕ لە قوربانی دانت نیوەی خاچی هەرێمی کوردستانت فشاری و گەماروی ئابووری بخێ سەرێ و لەولاشەوە وەکو دەستکەوت وەسفی بکەیت بۆیە ئەم شێوازە حکومڕانیە ناتوانرێت یەکێتی نیشتیمانی کوردستان تەقبولی ئەوە بکات چونکە ئەگەر بابەتەکە لەسەر مافە حیزبیەکان بێ یەکێتی توانێت سازش بکە ئەگەر قوربانیدان بێ بە دەستکەوتە حیزبیەکان وەکو چۆن لە ڕابردوودا یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەستکەوتە حیزبیەکانیدا سازشی کردووە زۆرجار قوربانی بە دەستکەوتە حیزبیەکانی داوە ئەتوانرێت ئێمە لە بەرژەوەندی حیزبەکانمان سازش بکەین بەڵام کاتێک کە دێتە سەر چەوسانەوەی هاوڵاتی کاتێک کە دێتە سەر سزادانی هاوڵاتی کاتێک کە دێت گەماروی ئابووری ئەخرێتە سەر ناوچەیەکی جوگرافی دیاریکراو یەکێتی ناتوانێت سازش لەسەر مافی هاوڵاتیان بکات.
بۆیە ئەم کێشەیە ئەم پرسە پرسی کێشەی هاوڵاتیانە کێشە داراییەکانی هاوڵاتیانە گرفتی جیاکاریە ئەمە کێشەیە لە نێوان ئێمە تاکڕەوی دەسەڵاتیش باشە بەڵێ بێگومان تاکڕەوی لە دەسەڵات بە شێوازێکە هەرچی بڕیار لە ئەنجومەنی وەزیرانە درێ هەمووی کۆ ئەکرێتەوە لە خودی سەرۆکی حکوومەت من لە شوێنی تریش باسم کردووە هەموو ئەو بڕیارانێ دراوە ساڵانی ڕابردوو جەنابی کاقوبات جهدێکی زۆری کرد بۆ بە ئەلکترۆنیکردنی دامەزراوەکانی حکوومەت بۆ ئاسانکاریکردن لە مامەڵەی هاوڵاتیان بۆ ئەوەی جۆرێک هاوڵاتی بتوانێت بە شێوازێکی ئەلکترۆنی مامەڵی ئەلکترۆنی بە شێوازێک ڕایی بکرێت کە هاوڵاتی ئەمەندە هاتو چۆنەکە و ئاسانکاری بکرێت بۆ هاوڵاتیان تەسەوڕەکەی چەرمانجێک پێش ئێستا هەر لە بەرامبەری ئێمە لەم هۆڵی شەی سعد عەبدوڵڵا مؤتەمەرێکی کرد و کۆنفرانسێکی کرد و دەستکەوتەکەی کرد بەهی خۆی ئێمە کەی بنەمای شەراکەتە لە ساڵانی زەمانی کۆڕۆنادا 80 میلیۆن دینار تەرخان کرا بۆ بابەتی ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا بۆ شاری دەربەندی خان بەیان نامەیەکی دوور و درێژی حکوومەتی لەسەر دەرچوو کە ئەمە بڕیار و دەستکەوتی سەرۆکی حکوومەتە یعنی چۆن ئەکرێ بەم شکڵە شەراکەت بکرێت بۆیە هەموو ئەم بڕیارانە لە خودی یەک کەسدا کۆکراوتە لە ڕاستیدا نووسینگەی دیوانی ئەنجومەنی وەزیران ئەوەندەی ڕۆڵی نووسینگەیەکی حیزبی ئەبینێ ئەوەندە ڕۆڵی نووسینگەی حکوومەتێکی شەراکەتی نیشتیمانی شەراکەت لە نێوان هێزە سیاسیەکان حکوومەتی هاوڵاتی نابینێ بۆی ئەمە مای نیگەرانی ئێمە ئەمانەوەی حکوومەتی هەموو خەڵک بێ حکوومەتی هەموو هێزە سیاسیەکان بێ حکوومەتێک بێ داوا و داخوازی هاوڵاتیان بەبێ جیاوازی چارەسەر بکە بۆ ئێمە بتوانین لە داهاتوودا بەڕووسووریەوە بچینە بەردەم هاوڵاتیان و بچینە بەردەم خەڵک کە بڵێن ئێمە حکوومەتێکمانی حکوومەتی هەموو خەڵکە کە ئەمە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە کاتێک کە دێ هاوبەشەکەت پێچەوانەی ئەمە کە ئێمە ڕێکەوتنمان کردووە پێچەوانەی ئەمە مامەڵەکە ئێمە ناتوانین لە بەرامبەر سزادانی هاوڵاتیان چیتر بێدەنگ بین. کاک لوقمان لەگەڵماندا بمێنەرەوە لە دوانی هاوڵاتیانمان ئامادێ لە دوانی هاوڵاتیانی هەولێر سەبارەت بە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان با بزانین ئەوان بۆ چوونیان چییە و چی دەڵێن. کادران و هاوشاریانی هەولێر دەڵێن ئەم کابینەی حکوومەت سەرکەوتوو نەبووە و کابینەیەکی فاشلە. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بڕی ئەوەی هەز بە مەسئولیەتی و گەورەی سەرشانی بکات کە مەسئولیەتە لە حکوومەتی هەرێمی کوردستان دێ لە ڕێگەی میدیا و سوسیال میدیاوە پێیان بڵاوکاتەوە ئەمەیان بە هیچ زۆرێک ناچێتە قالبی بەرپرسیارەتەوە دابشکردنی زۆنەکان جیاکردنەوەی هەولێر لە سلێمانی و تاوانبارکردنی هێزێکی شۆڕژێڕی گەورەی وەک یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەم بارودۆخەدا نەبۆ حزبەکەی سەرۆکی حکوومەت و نەبۆ هەرێمی کوردستان و نەبۆ هاوڵاتیان قازانج نییە بەڵکو زەرەرێکی گەورەیە لە بڕی ئەوە شان بداتە بەرپرسیارەتێکی گەورە هەوڵ بدات کێشەکان لە ڕێگەی دیالۆگ و دانیشتن چارەسەر بکرێ ئەم شەڕی میدیایە لە ڕووی دەرونیشەوە خەڵکی تێکدا و قەیرانەکان قوڵتر دەکاتەوە پێم وایە چارەسەری پێ نییە بە پێچەوانەوە ڕاکردنە لە بەرپرسیارەت و خۆدزیینەوەی لە بەرپرسیارەتی کە لە سەرشانێتی. چالاکوانان دەڵێن نەعەدالەتێکی زۆر هەیە لە شێوازی گەیاندنی خزمەتگوزاریەکان بە ناوچەکانی کوردستان. بێ لە جیاتی ئەوەی کە شەڕە میدیا ئەکات گفتوگۆ لەگەڵ لایەنەکان و حکوومەت بکات لەناو حکوومەت کێشەکان چارەسەر بکات ئایا با بزانێ خەڵک چی ئەوێ خەڵک پێویستی بە خزمەتگوزاریە پێویستی بەرەو پێشچوونی لە ڕووی دارایی و ئابوووریە بۆیە ئومێدەوارم حکوومەت ڕچاوی ئەوانە بکات نەک شەڕی لایەنەکانمان بۆ بکات بەتاکی سەرۆک حکوومەت دێ بەرپرسە ئایا سەرۆک حکوومەت لە ژیانە چۆدا ئیدارەیەکی سلێمانی بەسەر بکاتەوە با بزانێت خزمەتگوزاری لە سلێمانی چۆنە ئایا با بزانێت مۆزەفەکان و فەرمانبەرانی سلێمانی چیان ئەوێت و خەڵکی سلێمانی چیەوێت نەخێر ئەو خۆی بە تاگرەوەی حکومی کردیا ئەو بۆیە دەژەوێت تاکڕەوەیەکەی هەر بە بسەپێنێ بەسەر خەڵکەکاندا. داهاتی سەرەکی هەرێمی کوردستان کە تاکو ئێستا پشتی پێدەبەستێت داهاتی نەوتیە کە ئەم داهاتە ناڕوونە دەمێکە لە هەموو میدیاکان هاوار دەکەن کە ئەم داهاتە نەخراوەتە خزمەتی خەڵکی کوردستانەوە بە پێچەوانەوە حزبێک لی بەرپرسیارەت جگە لەوەش ئەگەر باس لە داهاتی ناوخۆیان داهاتی نانەوتیش دەکرێت ئەبێ باس لە داهاتی سەرجەم گومرگەکان و سەرجەم خاڵە سنووریەکان بکرێت بە ئیبراهیم خەلیلەوە بە مەرزی حاجی ئۆمەرانەوە کە دەواازەی سەرچین لەگەڵ وڵاتانی تورکیا و ئێران و کۆمەڵێک مەرزیتری نافەرمیشەیە بەڵام کاتێک سەرۆکی حکوومەت لەم ئاستی بەرپرسیارەتە دێ باسی تەنها سلێمانی دەکا ئەمە دابشکردنی کوردستانە
ئەمە تۆخکردنەوەی هێڵی دوو ئیدارەیی و دوو زۆنی و ڕەنگە من وای دەبینیم کە دەیەوێ دابەشی بکە هەرێمی کوردستان دابش بکە ئەمە نیەتێکە بۆ دوو ئیدارەی هیچ تری لێ ناخوێنرێتەوە. وەک چالاکوانان و کادیران ئاماژەی بۆ دەکەن ئەو سیاست و بیرکردنەوەی تیمی پارتی بۆ خزمەت نەکردن بە ناوچەیەکی دیاریکرا و دابشکردنی هەرێم بۆ سەر دوو زۆن یەک ریزی نێوماڵی کوردی تێکداوە. سەرباز محەممەد، گەلی کوردستان، هەولێر. بەڵێ کاک لوقمان ئەوەی کە بینیمان قسەی هاوڵاتیان بوو لە شاری هەولێر سەبارەت بە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێک لە خاڵەکاندا ئاماژەیان بە داهات و ناڕوونی داهاتدا لە هەرێمی کوردستانە بە داهاتی نەوتی و داهاتی نانەوتیەوە. لە ناوەڕاستی مانگی 12 پارساڵدا ئەوە بوو کە قوبات تاڵەبانی پرۆژەی شەفافیەتی ڕاگەیان لە سنووری پارێزگای سلێمانی. لە بەیاننامەکەشدا کە هاتووە جارێکی تر باز لە شەفافیت دەکات لە بەیاننامەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستاندا کەواتە بۆچی بڵێ لەسەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەیەکی لەم شێوەیەی پرۆژەی شەفافیت ڕانەگەێنراوە بۆی کە داهاتەکان بەڕوونی و بە ئاشکرا بۆ هاوڵاتیان ئاشکرا بکرێت. بەڵێ وەڵام من حکوومەت ڕوونەکە لەو سنووری پارێزگایی دهۆک و هەولێر بابەتی شەفافیت ڕناگەیەنێت چونکە تاکو ئێستا بە وەزیری داراییشەوە کەس نازانێت داهاتی مانگانەی دەواازەی برایم خەلیل چەندە. تەنانەت بە سیستەمی ئەلکترۆنی بەشی زۆری گومرگەکان جگە لە برایم خەلیل هەمویان بە سیستەمێکی ئەلکترۆنی بە وەزارەتی داراییەوە بەستراونەتەوە و ڕۆژانە ئەو پارە و گومرگەی کە داهاتێک کە هەیە ئەگەڕێتەوە لە حیسابەکەی ئەڕوا بۆ وەزارەتی دارایی. تاکو ئێستا گومرجی برایم خەلیل ڕازی نییە کە بە سیستەمی ئەلکترۆنی بە وەزارەتی دارایی بگوازرێتەوە. تا ئێستا ئەو وەسڵەی کە گومرجی لەسەر ئەکرێت وەسڵێکی یەکگرتووە لە وەزارەتی دارایی ئەچێ برایم خەلیل ئەمە کار پێناکە و بەڵکو خۆیان وەسڵێک دروستەکەن کە چەند وەسڵێکی جیاجیایە و بارەزوی خۆیان بەشێکی ئەنێرنەوە بۆ وەزارەتی دارایی چەند عقڵیان بڕی و ئەوی تر خوازانی چیلەکەن. و بابەتی داهاتی نەوتیش کەس نازانێت ڕۆژانە چەند بەرمیل هەناردا ئەکرێەوە داهاتەکەی چی ئەو ژمارانەی کە لە ڕێگای دیلۆیت بڵاوەکرێنەوە ئەو ژمارانن کە حکوومەت خۆی وەزارەتی سامانە سروشتەکان خۆی ژمارەکانەدا ئەڵێ بۆ تەسفیەکە کە ڕەنگەگەر بدەیە هەر کەسێک کە لە ڕاضیات و لە بیرکاری تۆزێک شارەزایی هەبێ بتوانانی ئەم ژمارانە لێک دەرکە. بۆیە ئەوان داهاتەکە ناڕوونیەکی زۆر هەیە لە داهات هەر بۆ نمونە لێکێک لە مانگەکانی ئەم ساڵدا داهاتی برایم خەلیل لەماوە یەک مانگا 78 ملیار دینار بووە و بە احترافی دەوڵەتی تورکیا و کەس قەبارەی ئاڵوگۆڕی ساڵانە لە دەواازەی برایم خەلیل نزیکە بێتەوە لە 20 میلیارد دۆلار کە وەبێ ڕای ئەوە کە داهاتی ئاڵوگۆڕی بازرگانی لە سنووری دهۆک و هەولێر لەگەڵ سێ وڵاتی جیاوازە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە لەگەڵ تورکیایە لەگەڵ سووریایە ئەمە زۆر جیاوازی هەیە لەگەڵ ئەو داهاتەی کە لە سنووری سلێمانی تەنها داروازەکانی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە و ئێستاش ئاسانکاریی زۆر لە دەواازەی منزیری ئەکرێ بەشی زۆری تیجارەت و ئاڵوگۆڕی بازرگانی ئەسوڕێتەوە وێندرێ لەبەرەوە داهات لەو سنوورە زۆر کەمی کردووە. ئێمە پێمان وایە داهات لە هەموو وڵاتێک وایە سیستەمی هەموو وڵاتانی پێشکەوت و تەنانەت وڵاتە دواکەوتوەکانیش وایە داهات لە هەر کونوکە لە بەرێکی ئەم وڵاتە بێت داهاتی نەوتی بێت باز و دەرامەتی ناوخۆ بێت دەواازەی خاڵە سنووریەکان بێت هەر داهاتێکی هەبێت ئەبێ بێتە یەک خەزێنە یەکگرتو لە حکوومەتی هەرێمی کوردستان و بە یەکسانی لەسەر بنەمای زەروریەتی ناوچەکانیش دابەش بکرێت. ئێمە کە ئەبینین ئەو سنووری کە پێی ئەڵێن سنووری سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین زۆرترین کاولکاری زۆرترین وێرانی لەسەر دەستی ڕژێمی ڕابردوو لەو ناوچەیەدا ڕوویدا زۆرترین قوربانیدان لەو ناوچەوە ئەنفالەکان لە ناوچەی گەرمیان بووە هەڵەبجە تەخت و وێران بووە سەی سادق وێران بووە پێنجوێن وێران بووە چوارتا وێران بووە ماوەت وێران بووە قەڵاتزە لەگەڵ زەوی تەخت کراوە سەنگەسەر بە هەمان شێوە ئەم ناوچانەی کە من ئاماژەی پێکەم ئەمانە زۆرترین وێرانکاری لەو سنوورەدا بووە لە بەرابەر ئەوەیدا لە جیاتی ئەوەی کە زۆرترین دەستی ئاوەدانی و خزمەتگوزاری بۆ ئەم ناوچەیە دێژ بکێ کەسی گەماروی ئابووری خرێتە سەر ئەم ناوچەیە بۆی بەڕاستی ئەم سیاسەتە سیاسەتێکە کە
تەسەوڕەکەم هاوشێوەی ئەم جۆرە حکومڕانیە بڕواناکەم لە دنیا دەوێنەی هەبێ ئەگەر هەر زۆر دوور نەڕوین بۆ عێراق سیرکەین کە ململانی شیعە و سونە لە لووتکەدایە ناکۆچی سیاسەکان لە ئاستی عێراقدا زۆر بەهێزە بەڵام ئێمە نەمان بینیوە پارێزگاری بەسڕا بڵێت من داهاتی قەسڕ و داهاتی نەوت زۆرینەی لە پارێزگاکەی منە ئامادە نیمە پارە بۆ مووسڵ و تکریت بنێرم ئەبێ لە پارەی داهاتی پارێزگاکەی خۆیان موچە بدەن و خزمەت گوزاریش پێشکەش بکەن بۆیە بەڕاستی ئەم داهێنانەی لە کابینەینەوە خودی سەرۆکی حکوومەت ئەم داهێنانەی داهێناوە ئەمە وێنەی نیە لە هیچ وڵاتێکدا ینی بۆیە هاوڵاتیانی خۆشەویست لە هەولێری خۆشەویست لە دوهۆکی دەلال لە سۆران لە هەموو ئەو ناوچانە هەست بەم زیاکاریەکە هەست بەم زوڵمە ئەکەن و هاوڵاتی لە ڕاستیدا ڕازی نیە لەم شێوازە سیاسەتی حکومڕانیە چکە خەڵکی کوردستان بەرگەی زۆری گرت بەرگی ئەنفالی گرت بەرگەی کۆڕەوی گرت بەرگەی هێرشەکانی تیرۆریستانی داعشی گرت بەرگەی نەهامەتی گرت بەرگەی بڕینی بودجە و موچەی گرت بەرگەی گرانی بازاری گرتووە بەرگەی نەخۆشیەکانی ڤایرۆسی کۆڕۆنا و نازانم چی گرتووە ئەم هەموو بەرگەگرتنەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ ئەو نیە ئێمە بین سەرباری لە زیاتی ئەوەی بین کار بکەین بۆ سڕینەوەی ئەم ناخۆشیانی ڕابردوو و هەوڵدەین ژیانێکی شایستە بۆ هاوڵاتیان دەستە بەر بکەین بین سەرباری ئەوە جگە لە زیاکاریش بین شەڕێکی دەرونیش و دۆخێکی نالەباری سەقامگیری سیاسیش لە هەرێمی کوردستاندا بهێنینەکایەوە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان شایستەی خزمەتکردنن نەک تۆ بێ جۆرێک لە جۆرەکان بازارێکی شێواو لە هەرێمی کوردستاندا دروستکەی بۆیە ئەمە پێچەوانەی ئەم ڕێکەوتنە و پێچەوانەی ئامانجە سیاسیەکانی ئێمەشە لە ئێستاشدا ئێمە پێمان وایە هێشتا دەرگا کاندا نەخراون هێشتا بواری گفتوگۆ هەیە هێشتا بواری چارەسەرکردنی کێشەکان هەیە وەک چۆن نیشێتی نیشتیمانی کوردستان لە بیدایەتەوە تاکیدی لەوە کردو ئێستاش پێمان وایە ئەکرێ ئەم لادانا لە ڕێڕەوی ڕاستی حکومڕانیە کە کراوە لەسەر دەستی سەرۆکی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئەکرێ ڕاست بکرێت باشە هەر سەبارەت بەو جیاوازی و نادات پەروەریەی کە هەبووە سەبارەت بە خزمەت گوزاریەکان و بە شێوەیەکی گشتی لە سیستەمی حکومڕانیدا ڕەنگە ئێستا پرسیار لای هاوڵاتیان دروست و بێکە بڵێ خۆ یەکێتیش لە ناو حکومەتدا بووە جێگری سەرۆکی حکومەت و ژمارەیەک لە پۆستە باڵاکان لە لای یەکێتی بۆ بۆچی ئەم بابەتەی قبول کردووە یاخود ئەوە تا جارێکی ترە گەڕێنەوەیانێ بۆ سیستەمی تاکڕەوی و دەسەڵاتی تاکڕەوی لە سیستەمی حکومڕانیدا وڵی ئەمە پرسیارێکی بەجێە خۆیشێتی نیشتیمانی کوردستان ئەمەی قبول نەکردووە بۆیە گەیشتە ئەمڕۆ تەقیەوە بەڵام یەکێتی نەیویست کوردەواری خۆی خۆمان بیگەینێتە مریشکە ڕەشە من پێشووتریش ئاماژەم پێدا من لە نزیکەوە ئاگادار بووم کە سەرۆکی تیمی یەکێتی بەڕێزقوبا تاڵەبانی جوهدێکی زۆری کرد ئێچوو لەگەڵ سەرۆکی پارتی دوو کاتژمێر گفتوگۆی کرد مانجێک بەر لە ئێستا بۆ ئەوی نەگەینە ئەم دۆخە هەوڵیدا لە دەرگاکانی تردرا دۆستەکانی ڕاستپارت ینی زوهدێکی زۆری کرد بڕوان پێ بکە ینی ئێمەمانانیشی لە فراکسیۆنی یەکێتی زۆرجار بەم ئاراستەیە ینی ئامۆژگاری کردووە کە هەوڵ بدەین نێوماڵی کورد نەترازێ ئەگەر جۆرێک لە جۆرەکان قوربانیدان بێ بەیەکێتی نیشتیمانیش بەڵام لە پێناوی خەڵک ئەبێ هەوڵ بدەین بەرگە بگرین بەڵام کاتێک کە گەیشتە سەر سزادان کاتێک کە گەیشتە سەر بێباچی حکوومەت لە بەرامبەر داخوازەکانی خەڵک سەرۆکی تیمی یەکێتی ناتوانێت سازش لە سەمافەکانی خەڵک بکە بۆ یەکێتی زۆر زۆدی کرد زۆر هەوڵیدا یەکێتی ڕاستە لە حکوومەتدا بەشدارە و جێگری سەرۆکی حکوومەت و چەند وەزیرێکی هەیە بەڵام سەرچاوەکانی داهات وەزارەتی دارایی خۆتەزانی لە یەکێتی نیشتیمانی نییە داهاتی نەوت لای یەکێتی نیشتیمانی نییە دەواازەکانی ئاڵوگۆڕی بازرگانی سێ وڵات باسم کرد تورکیا کە تاکە دەواازەی ئاڵوگۆڕی بازرگانی هەموو عێراق لە ڕێگای برایم خەلیلەوەیە نەک بە هەرێمی کوردستانی شەوە بێگومان لە ڕێگای برایم خەلیلەوەیە کە بەشێکی بۆ سووریا شەچێ دەواازە لەگەڵ سووریا و سێمێلکان داهاتی نەوت هەناردەکردنی نەوت پارەی نەوت کە ئەگەڕێتەوە هەمووی لە هەولێرە لە دەستی ئێمە نییە ئەگەر لە دەستی ئێمە باک دڵنیام لە دەستێکی هاوڵاتیانی خۆشەویستە زانن لە دەستێکی ئەمین نەبوو بە یەکسانیش خزمەت گوزاریمان پێشکە چکە ئامانجی ئێمە ئەم جیاکاریە نیە ئامانجی ئێمەوەیە هاوڵاتیانی خۆشەویستی زاخۆ و دوهۆک و سۆران و هەولێریش خزمەت بکرێت بەڵام نابێت لەسەر حیسابی فەرامۆشکردنی هاوڵاتیانی سنووری سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕی کاگڕقمان لەگەڵماندا بمێنەرەوە دەچینە لای راپۆرتێکی تر کە لێدوانی هاوڵاتیانی ڕانیەیە با بزانین ئەوان چی دەڵێن سەبارەت بە سیستەمی حکومڕانی و کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان با بێکۆ بینەری بین. هاوڵاتیانی ئیدارەی ڕاپەڕین لە پێناوبەدیهێنانی حکوومەتێکی کوردی و فراهەمکردنی ئازادی و دادپەروەری دژی ڕژەمی بەعز ڕاپەڕین
ئەم شارە کە بە پایتەختی ئازادی ناسێنراوە ئێستا لەلایەن کابینەی نوێی حکوومەتەکەی مەسرور بارزانی ئابڵۆقەی خراوەتە سەر و چەندین پرۆژەی گرنگ و استراتیژی لە ئیدارەی ڕاپەڕین لە بەرنەبوونی پارە لە کار کەوتون. ئەگەر بگرین لە چەند ساڵی ڕابردوودا لە سەرەتای دروستبوونی حکوومەتەوەم دەڤەرە پراوێز خراوە بە تایبەتی لەم کابینەیەدا کابینەی مەسرور بارزانیە زیاتر پراوێز خراوە زیاتر پرۆژەکانی بەنیوەچڵی بەجێ دەهێشترێن و کۆچی گەنجانی زیادی کردووە لەم دەڤەرە ئەمە خەتەریاتێکی گەورەیە بۆ ئەم دەڤەرە بگرە دەکرا ئەم حکوومەتەوەگەوەی لە سەرەتا ڕایگەیان بکە حکوومەتی خزمەت گوزارەوێ بەداخەوە حکوومەتەوە نەبوو ئەم حکوومەتی جیاکاری بوو حکوومەتی ئیدارەی هەولێر بوو حکوومەتێک نەبوو خزمەت بە هەر هەموو کوردستان کە بێ جیاوازی بە تایبەتی ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین کە لە مێژە قوربانی داوە. ئیدارەی ڕاپەڕین یەکێکە لەو ئیدارانەی کە بە خوێنی چەندان شەهید بنیادراوە و دروست کراوە و ئەو شەهیدانەش لە کاتی خۆیدا و لە سەردەمی خۆیدا خەباتیان کردووە بۆ ئەوەی لانی کەم ڕۆڵەکانیان یاخود نەوەکانیان بتوانن ژیانێکی خۆشگوزەرانتر و شایستەتر لە هەرێمی کوردستان بەڕێ بکەن بەڵام ئێستا بەداخەوە کە لە دوو زۆنی جیاواز هاوڵاتی ژیانی جیاواز بەسەر دەبات لە زۆنێک پڕئیش پڕکار بۆ گەنج و هەبوونی پرۆژەی جوان بۆ گەنج لە زۆنێک و لە ئیدارەیەکیش بەداخەوە ڕاوەستانی چەندان پرۆژەی استراتیجی و نەبوونی بودجە. مامەستانی زانکۆ دەڵێن کابینەی نوێم بووە بە حکوومەتی مەسرور بارزانی و حکوومەتێکی ئیزبیە نەک حکوومەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان. سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەتێکە لە پێناو هەموو شار و ناوچەکانی کوردستاندایە دەیەوێت پرۆژەی خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان فراهەم کات و لە خۆشگوزەرانیدا ژیان بکەن نەک سزا بدرێن. ئەوەی کە یەکێتی دەیەوێت بریتە لە خزمەتکردن بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بەداخە ئەوەی کە بەتایبەت سەرۆکی حکوومەتی کابینەی نوێم دەیەوێت بریتە لە خزمەتکردنی ناوچەیەکی دیاریکرەوە کە سنووری زۆنی زەردە. لە ڕاستیدا ئەمە وای کردووە کە ئێمە باوڵین پێمان وابێ کە حکومڕانیکردن و هەوڵدان بۆ خزمەتکردن بە تەواوی ناوچە جیاوازەکانی ناوچەی بۆم هەرێمی کوردستان بەم جۆرە نابێ بەڵکو بریتێ لە ئەوەی کە تۆ جیاوازی نەکەی لە نێوان ناوچەیەک بۆ ناوچەیەکی دیکە پارتێک لەگە پارتێکی دیکە خەڵکی ناوچەیەک با بڵێن کۆمەڵێک لەگەڵ کۆمەڵێکی دیکە بەڵکو حکومڕانیکردن بریتە لەوەی کە بەپێ جیاوازی هەم لەلایەنی ئابووری هەم لەلایەنی سەرجەم جۆرە پاڵپشتەکان جا بە هەر شێوازێک بێ بریتە لەوەی کە بەپێ جیاوازی خزمەتیان کەی. سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بەبێ جیاوازی سەرۆکی حکوومەت دەبێت سەرۆکی هەموو هەرێمی کوردستان بێت بەڵام مەسرور بارزانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانی بە ئیزبی کردووە و ئەمەش بۆتە هۆی تێکدانی یەکڕیزی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان. ئیبراهیم عەبدوڵڵا گەلی کوردستان ڕانیە. بەڵێ ئەوەی کە بینیمان لە دوانی هاوڵاتیان بوو لەسەر کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو ئەوانەی کە ئاماژیان پێدا لە درێژەی بەرنامەکەدا لەگەڵ کاک لوقمان ئاماژەمان پێدا کاک لوقمان لە لێدوانەکان یاخود لە بەیاننامەکەی کوتلەی وزاری پارتیدا کە بڵاویان کردەوە لە یەکێ لە خاڵەکانە دەڵێت ئیدارەی سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە نائارامن و خزمەتگوزاریان نییە. خزمەتگوزاریەکە زۆر قسەمان لەسەر کرد بەڵام بۆچی دەڵێن نائارامن؟ ئایا هەر بەڕاستی نائارامن؟ ئەگەر نائارامی هەیە و لانی ئەمنی باش نییە بۆچی باش نییە؟ وڵامە بێ هەوڵاتیان خۆیان وەڵامی ئێمە بدەنەوە واقعی شەمەی سەلماندووە کە ئەو پەڕی ئازادی ڕادەربڕین ئازادی چالاکی مەدەنی ئازادی خۆپیشاندان ئازادی ڕۆژنامەگەری و لەم سنوورە ئازادی بۆ چالاکی سیاسیەکە هێزە سیاسیەکە لەم سنوورە فراهەم کراوە. ئەم سنوورەکەی تر بە پێچەوانەوە هەموو ئەوانەی کە من باسم کرد هاوڵاتیان سەرکوتەکرێن هاوڵاتی ناتوانێت ئازاد بێ هاوڵاتی لەسەر کۆمنتێکی فەیسبووک یەک ساڵ لە زیندانەکاندا بووە هاوڵاتی هەیە لەسەر لایکێکی فەیسبووک نەیتوانیوە ساڵێک بگەڕێتەوە زێدی خۆی هەموو ئەو نمونانەمان لە باڵەکایەتی هەیە کە من لە نزیکەوە ئاگادارم هاوڵاتی هەیە لەسەر یەک دەبە نەوت کە بردوویەتی بۆ ناوچەیەکی شاخاوی ساڵ و نیوەیەک لە زیندانەکانی هەولێر زیندانی کراوە بێگومان ئەم دیاردەیە لە سنووری سلێمانی نییە هاوڵاتی ئازادە
بێگومان سەرکوتکردن لەم ناوچەیە بۆیە کە دەینە سەر بابەتی ئازادی ڕادەربڕین و فەرهەمکردنی ئازادیە جۆرە تاچەکان و ئازادی سیاسەکان و ئازادی چالاکوانانی مەدەنی و ئازادی خۆپیشاندان ئەمە کەس ناتوانێت خۆی بەراورد بکە بە یەکێتی نیشتیمانی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوازێک لە پێشێزەکانی ترا کە دەستەبەری ئەو ئازادیانەی کردووە کە ئەوانەی تر کوردەواری خۆمان گوتی تۆزی لە دوان ناکەن. بۆیە ئەمە پاساوێکی بێ بنەمایە، ئەمە پاساوە بۆ هەموو ئەو غەدرانەی کە ئەکرێ هاوڵاتیانی ڕاپەڕین قسەیان کرد، ڕاپەڕین ناوچەیەکە کە ناسنامەی ئازادی خەڵکی کوردستانە، کێشەی ئاوی خواردنەوەی هەیە، پرۆژەی ئاوی دەربەندی ڕانیە کە هاوڵاتیانی ڕانیە چوار قورنە حاجی هەوەتوانە سوودی لێ بینن، ژمارەکەیان 210,000 کەسە. چەمچەماڵ ئەوەی من ئاگادار بم لەم ساڵانەی دوایی 32 نووسراو کراوە بۆ ئەنجومەنی وەزیران، 32 نووسراو بەس بۆ سارەسەرکردنی کێشەی ئاوی چەمچەماڵ کە لە 2000دا بڕیارێکیاندا و کردیانە مژدەوە سەرۆکی حکوومەت 7 ملیار دیناری تەخران کرد بۆ پرۆژه ئاوی گۆفتە بە چەمچەماڵ، بەڵام 2000 ئەڵێ لەسەر بودجەی پارێزگای سلێمانی و داهاتی ناوخۆ کە بێگومان ئێمە هەموو لایەکمان نەزانین داهاتی ناوخۆ نیە کە چەمچەماڵیش پێک دێ لە 200,000 نفوس سنووری ئەم پرۆژەیە. دەربەندی خان کێشەی ئاوی خواردنەوەی هەیە کە نزیکە هاوڵاتیانی لێوان 40 بۆ 50,000 هاوڵاتیە بە هەمووی کۆیکەوە 460,000 هاوڵاتی کێشەی ئاوی خواردنەوەی هەیە لە سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین. لە بەرامبەردا هەموو ئەو بودجەی کە تەرخانەکرێ نزیک ناگاتە 100 ملیۆن دلار، کەچی سەرۆکی حکوومەت تەنها بۆ قەزاکەی خۆی 108 ملیۆن دلاری تەرخان کردووە بۆ پرۆژەی تەواوکردنی و پرۆژەکەش تەواو کرا و ئاوی کانیان هێناوە بۆ قەزای مێردەسوور کە ژماری دانیشتوانی قەزای مێردەسوور 46,000 کەسە، 460,000 کەس بێبەشەکرێت لە ئاوی خواردنەوە کە پێویستی بە 100 ملیۆن دلارە، بەڵام 46,000 کەس 108 ملیۆن دلاری بۆ تەرخانەکرێت. ئەگەر ئەمە جیاوازی و چەسانەوە نەبێ ئیچی جیاوازیە کە ئاوی خواردنەوە سادەترین مافی هاوڵاتیان. بەڵێ کاتمان زۆر کەمماوە، پێم خۆشە لەسەر ئەمنی و باری ئەمنیش بەڕێستان قسەیە بکەن کە ئایا دەکرێت زۆنی زەرد زۆر ئەمین بن یاخود لە ڕووی ئەمنیەوە زۆر باش بن، باری ئەمنی سەقامگیر بێ بەڵام زۆنی سەوز بە پێچەوانەوانێ و نائارام بن، باری ئەمنیەکەی باش نەبێت کە لە ماوەی ڕابردوودا دەکرێت بڵێن کە هێزەکانی زۆنی سەوز توانی پارێزگاری لە باری ئەمنی زۆنی زەرد بکات؟ وەڵی من جارێک کوردستان بێ کوردستان وەسفی بکەم، بەڵێ ئەمە بە یەک کوردستان وەسفی بکەم، بەڵام ئەو تۆمەتانەیە بەخشتێتەوە بۆ سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجەمە شتێکی بێ بنەمایە و هاوڵاتیان خۆی شاهیدیەوەنە کە ئەو پەڕی ئەمنیەت هەیە، ئەو پەڕی ئازادی بۆ خەڵک فەراهەم کراوە. ئەوە تاوانەکە دیاردەی دوو ئیدارەی لە نێوان هەردوو شارەکان زەقەکرێتەوە، ئەوە تاوانەکە ئەو هاوڵاتیانەی کە هاتوو چۆ ئەکەن بە ڕێگای نێوان هەولێر و سلێمانی لە بازگەکانی دێگەڵە و چماقۆلی ئیجرعاتیان لەگەڵەکرێت کە ئەتوانم بڵێم دەرباز بوون لەو دوو بازگەیە زۆر سەختترە لەوەی کە تو بتوانی سەردانی وڵاتێکی هاوسێ بکەیت. ئەمان هەموو وەڵام دەرەوەنەوە خەڵکی کوردستان ئەم ڕاستیان ئازانەیە. لە زیاتی ئەم تۆمەت بەخشینەوە من پێم وایە ئەبێ دان بە حقیقەتێکدا بنێن کە حکومڕانی لەم هەرێمی کوردستانە بە تەنها بە هێزێکی سیاسی بەڕێوە ناچێ، ئەبێ هەموو لامان بەیەکەوە بین. بۆیە لە جیاتی ئەمە ئەبێ بێنە پێش و بە شێوازی گفتوگۆ بتوانین ئەم کێشانەمان چارەسەر بکەین. دیسانی یەکێتی نیشتیمانی کوردستان تاکید لە چارەسەرەکرێتەوە، پێمان وایە دەرگاکان دانەخراون، بوار هەیە کە ئێمە بتوانین بەیەکەوە دابنیشون کێشەکانمان چارەسەر بکەین، خۆمان کێشەکان چارەسەر بکەین باشترە لەوەی کە فشارێ دەرەچیەکان بێن کێشەکانمان پێ چارەسەر بکەین. ئەمە خواستی یەکێتی نیشتیمانی کوردستانە. بۆ ئەمە بەستەش لە ڕابردووشدا جوهدێکی زۆری کردووە و لە داهاتووشدا هەوڵی خۆی ئەدا، بەڵام بێگومان تۆپەکە ئێستا لە گۆڕەپانی بەرامبەردا چونکە هەموو ئەو غەدرانەی ئێمە ئاماژەمان پێکرد هێزی بەرامبەرە و سەرۆکی کابینەیەکەم غەدرانە بەرامبەر بە ناوچەیەکی دیاریکراوی کوردستانەکە ئەبێ ئەم لادانە لە ڕێڕەوی حکومڕانی ڕاز بکرێتەوە. بەڵێ دەستەکانە خۆش بێ کاک لوقمان، زۆر سپاس ماندوومان کردی. سپاس بۆ لوقمان وەردی کە بەڕێزیان جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتین لە پەرلەمانی کوردستان و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لە پەرلەمانی کوردستان و لەگەڵ ئێمەدا ئامادە بوو. زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمابوون. کاتێکی خۆش بۆ گژلایەکتان، خواتان لەگەڵ.